بەڕێزان ئەمڕۆ بەتیان بێتەلەکێک کە ئەمە ئەتوانین تا 2 کیلۆمەتر ئازی من هەدەفم لە دروستکردنی ئەم جیازەیان ئەوە بوو کەیتر پێشمەرگە لە سەنگەرەکانی بەرگریە حرەسیات نەگرن ئەم جیازەی تریانم بۆ شەڕی کۆڵان و کۆڵانکە توانێت جێگی لێ بەسین بۆ بینایەکی سێقات تەقە بکات من ئەم جیازانم پێشکەش کرد بە هێزەکانی پێشمەرگە و بە ڕیفراندۆم بە سەربەخۆیی بۆیە ئێمەش بەکو باقیاتی میلەتان پێشکەوین بەرەو سەربەخۆی ڕۆین ئینشەڵا بە ئیزنی خوا هەر پێشی شەکەوین نیشان و شتیشی ئەوی داخل کراوەتەوانێت 100% نیشانە پێکێت ئێمە ئەمڕۆ ڕێزلێنانمان کرد بۆ گەنجێکی بەهرەمەند گەنجێکی داهێنەر کاتوانیوێتی لە ڕووی تەکنەلۆژی و پیشەسازیوانەیە سێ ڕۆبۆت بەرهەم بهێنێ کە بەرهێنانی ڕۆبۆتەکانی و بەهرەکانی خستۆتە خزمەتی هێزی پێشمەرگەی کوردستانەوە ئەم ڕۆبۆتانە کاریانەوەیە کە کاری بەرگریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان ئاسانەکەن. دومین بار داریم میایم مریوان 2 سال پیش اومدیم اینجا با یکم اقرار تمام جایزه‌های جشنواره رو درو کردیم. امسال هم اومدیم با توکل به خدا ببینیم چه اتفاقی میفته. حالا تمام تلاش و سعیمون رو کردیم به خاطری که بتونیم خودمون رو برسونیم و خدا رو شکر رسوندیم. خیلی خیلی خوشحالم که امسال هم تونستیم باز توی این مراسم بسیار بسیار پر انرژی حضور داشته باشیم تا نماینده خوبی باشیم برای استان لرستان. ئێمە وەک گروپی شانۆ بۆ شانۆ بە نوێنەرایەتی عێراق و هەرێمی کوردستان بەشدارین لە فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقامی مەریوان بە نمایشی نەبری ماسی. ئەم نمایشە باز لە پیسبوونی ئاوەکان دەکات. زۆر کار کراوە لەسەر پیسبوونی ژینگە زەوی بەڵام ئێمە پێمان وا بوو کە کاری کەم کراوە لەسەر وەشارکردنەوەی خەڵکی لەسەر پیسبوونی ئاوەکان کە بەداخەوە سەرچاوی سەرەکی ژیانمانە. لە 1970ەوە تۆمارگام هەیە یعنی جاران ئیش باش بوو کاسێت بوو بدەوەر بوو خەوان بوو ئەوانە بەڕاستی دەوریان هەبوو بەس ئیسا لەم زۆرفەیە گشتی بۆتە قورس و میمۆری و فلاش و سیدی و ئەمانە. زاران هەموو ڕۆژ دەرەچوین بۆ حەفلە مەسەڵەن ئەمانەی کە وەکو سەلاح داوودە وەکو سابر کوردستانی یعنی حەفلات شایی و تشتە بوو ئێمە بۆ هەموو حەفلەکان ئامادە بووین دەرەچووین تەزیلمان نەکرد. ئەم ئیشەی ئەوسا هەبوو ئیستا نییە ئیستا ئیشەکەمان بەڕاستی کز بووە زۆر.